ئایزان لەگەڵتان بەردەوامین شاری سلێمانی و شاریکە هەمیشە وەکو پایتەختی ڕۆشنبیری لە ڕێگەی دەنگ و ڕنگ و لە هەمان کاتدا لە ڕێی وشە و لە ڕێی چالاکیەکانیەوە ناسنامەی خۆی نوێ کردوێتەوە. چالاکی و یادەکان زۆرن بەتایبەت کە کەوینە مانگی دوو مانگی سێوە چالاکیەکان و یادەکان زۆرن. هەندێک کات بەهۆی زۆری چالاکیەکانەوە بەریەکەوتن دروستە بێت، چالاکیەک مافی چالاکیەکی ترە خوارد و پەیامەکان وەکو خۆی بەباشی ناگات. هەر بۆیە بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لە هەنگاوێکی نوێدا هەنگاوێکی نوێن ناوە بۆ ئەوەی کە تەواوی ئەم چالاکیانە ڕێک بخرێتەوە و هەر چالاکیەک مافی خۆی پێ بدرێت، کاتی خۆی پێ بدرێت و هەر چالاکێکیش بتوانێت بەپێی کات و بەپێی ئەو مافی کە هەیەی پەیامی خۆی بگەێنێت. گفتوگۆ لەسەر ئەم هەنگاوە نوێکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەحسین عەدی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لەسەر ئەم هەنگاو و ڕێخستنەوەی چالاکیەکان گفتوگۆی لەگەڵاکەین. دکتۆر گیان سڵاو دەبێ بەخێر بێت. سڵاو لە ئێوەش، زۆر سپاس. زۆر بەخێر بێت. زۆربوونی چالاکیەکانەکرد بڵین مانای زیندوێتی شارە، چۆن ئەم چالاکیانە ڕێگەخەنەوەیەوە؟ بەڵێ بێگومان چالاکی جۆرا و جۆر لە سلێمانی ئەکرێت، دەستگای ڕۆشنبیری و سەنتەری ڕۆشنبیری و موەسساتی جۆرا و جۆری ئەدەبی و ڕووناکبیریمان هەیە. خۆشبەختانە شارەکە شارێکی زیندووە، چالاکی ڕۆشنبیریمان زۆر زۆرە، بەڵام ئەوەی کە کێشە بۆ بینەر دروستەکە، ینی ئەڵبەتە من ئەکرێت گزارشتەکە ئاوا لێ بکەم، ینی ئێمە وەکو چۆن ئەدیبی زۆرمان هەیە، نووسەر و هونەرمەندی باشمان هەیە، لە هەمان کاتا جەماوەرێکی زیندوشمان هەیە بەڕاستی. بۆیە ینی ئامانج لە کۆبوونەوەکە ڕێک تەنسیق بوو، ینی هەماهەنگیە لە نێوان چالاکی ڕۆشنبیریەکان و جەماوەرە، چکە جەماوەر خەڵک ینی حەزەکە بۆ نمونە هەموو چالاشیانەی ئەکرێت تیا حزوری هەبێ، بەڵام جاری وا هەیە بۆ نمونە چەند چالاکیەک لە یەک ڕۆژە و هەنێ جار لە یەک سەعاتیشە لە ڕاستیە ئەنجامەدرێت. اینجا ئێمە لە ڕاستیە داوامان زۆر لەسەر بوو لەلایەن هەم جەماوەرەوە هەم بەشێکی زۆر لە سەنتەر و دەستگا ڕۆشنبیریەکانەوە کە ئێمە ئەم شتانە ڕێک بخەین. بۆیە بەو ئامانجە بۆ مەبەستە ئێمە کۆبوونەوەیەکمان ڕێکخست لەگەڵ زۆربەی زۆری دەستگا و سنتەرە ڕۆشنبیری و هونەریەکانەوە. خۆشبەختانە گەیشتی نانی هەمووان تقریبەن متفق بوون لەسەرەوەی کە ئەمە جگەلەوەی کە نیشانەی زیندوێتی شارە، بەڵام لە هەمان کاتا زیندوێتی کاتێک زیندووترە بێت کە ئێمە بتوانین ئەم چالاشانە ڕێکتر بخەین بە جۆرێک کە جەماوەر خەڵک بتوانێت کە لە هەموو چالاکیەکانە بەشدار بێت. باشە، هونەرمەندان گلەی ئەواکەن زۆر جار کە تەنانەت لە ئەنجامدانی چالاکیەکانە ناتوانن بەشداری لە دوو چالاکی هونەرمەندی هاوڕێیانە بکەن لە کاتێکا دوو چالاکی لێ کاتایە. ئەکرێت بڵێن ئەم ڕێخستنەوەی ئەو دابڕانە کۆتایی پێهێنێت. هونەرمەندێک ئەتوانێت لە کاتی خۆیان مافی تەواو بەم چالاکی هونەرمەندەکەی هاوڕێی بات، کاتێکی تر یان لە هەمان ڕۆژە بێ یان لە ڕۆژێکی ترا بێت بچێتە چالاکی هاوڕێکی تری. بەڵێ بێگومان، ینی ئێمە با بڵین گروپێکمان دروست کردووە، ینی لەسەر ئەساسیەوە گروپێک دروستەکەین بۆ ئەوەی کە تەنسیق لە ینی تەبعاً گروپەکە کۆی یانتوان بڵێم زۆربەی زۆری سەنتەر و دەستگا ڕۆشنبیری و هونەریەکانی تایە و پێشوەختە با بڵێن ڕائەگەێنرێ من وەکو سەنتەری سین ئەمەوێ بۆ نمونە لە هەفتەی داهاتووە لە ڕۆژی سێشەمەیە سەعات ئەوەنە لە فڵانە شوێن بۆ نمونە چالاکیەکە ئەنجام بدەم. کاتێک کە من ئەمە دائەنێم وەکو سەنتەرێک، تۆ لە وەکو سەنتەرەکەی سەنتەریت بەرامبەر، ینی هەر خۆت لە مەسلحەتی خۆت نییە بۆ نمونە لە هەمان ڕۆژ و لە هەمان سەعاتە چالاکیشی تری ئەدەبی یان ڕۆناکبیری دابنی، ینی پێشوەختە ئاگاداری ئەماکەین. ئەمە جگەلەوەی کە ئەمە ینی ئێمە لە ڕاستیە لەو کۆبوونەوەیە تقریبان سەعات و نوێک بۆ 2 ساعتی خایەن جگەل لە تەنظیمکردن و ڕێخستنی چالاکیەکان زۆر کاری تریش، زۆر بابەتی تریش، زۆر تەوری تریشمان لە ڕاستیە مناقەشە کرد کە بە حزوری ئەو بەڕێزانە. ینی یەکێک لە ئەو شتانی کە باسمان کردن بۆ نمونە بریتە لە ئەوەی کوالیتی چالاکی ڕۆشنبیریەکان. کوالیتی چالاکی ڕۆشنبیریەکان کە لە کۆبوونەوەکە باسان کردووە ئەکرێت بڵین ئەم ڕێخستنەوەیە وەکو فلتەرێکی لێت. لە ڕاستیە من بۆ خۆم حەزم لە فلتەر نییە، حەزم لە سانسۆر نییە، بڕوام بە ئازادی ئیشکردن هەیە لە بواری کلتورە، چکە لە ڕاستیە ئازادی نەبوو تۆ ناتوانی باسی کوالیتیش بکەی. بەڵام ئێمە بێ ئاگامان لەوە بێ کتێبێک تۆ کتێبێک چاپەکەی شانۆگەریەکەی تاجەکەی فیلمێکی تاجەکەی نازانم پێشنگایەکی شێوە کاریەکەیتەوە، ئەمە بەتەنها بۆ کات بەسەربردن نییەوە، بۆ چێژێکی ئانی بینەرێک یان هونەرمەندێکی تر نییە. لە ڕاستیە ئێمە هەموو ئەو کار و کردەوانەی کە ئیکەین بمانەوێ و نەمانەوێت کاریگەری هەیە، جێکەوتی هەیە لەسەر عەقڵێت و شێوازی بیرکردنەوەی کۆمەڵگا و تاکەکان. بۆیە بێ ئاگامان لەوەش بێ لە ڕاستیە چالاکیەکان چ جۆرە چالاکیەکان جامەدەین چکە بەرزکردنەوەی بەڵێ بێگومان بۆ بەرزکردنەوەی چەشەی
بینەر متەلەقی وەرگر زۆر مەسەلەیەکی گرنگە و ئەمە ڕاتە چوارچێوەی سیاسەتی کولتوریشەوە کاڵێم سیاسەتی کولتوری یعنی چی یعنی تۆ بە جۆرێک ئەکتی هوەری ئەکتی ئەدەبی ئەکتی ڕۆشنبیریەکەیت کە خزمەت بە گوتاری نەتەوە سازی بکە نیشتیمان سازی بکە ژیان دۆستی بکە یعنی خۆ کتێب زۆرە هەموو کتێبەکان جوان نین کتێب هەیە تۆ فێری مەرەک دۆستیەکە کە ئەمە لە ڕاستیا کێشەیە چالاکیەکان زۆرن هەنێ چالاکی هەیە لە ڕاستیا جێکەوتی سلبی هەیە من باوەڕکوتم باوەڕم بە سانسۆر نییە بەڵام باوەڕم بەوەش هەیە کە ئەبێت ئێمە لە بەرامبەر چالاکی ئەو چالاکیانەی کە بۆ نمونە تەئسیری سلبیان هەیە لەسەر کۆمەڵگا لەسەر ئێستا و لەسەر ئایندەیان ئەبێت تۆ و چالاکیانە زیاتر بکەیت کە تەئسیری ئیجابیان هەیە بۆ نمونە گەر لایەک سنتەرێک شوێنێک ئیش لەسەر زەخکردنەوەی کولتور و گیانی مەرگ دۆستیەکە منە بێ فۆکەسم لەسەر تۆخکردنەوەی گیانی ژیان دۆستی بێ بەڕاستی بۆی کە ئەو تەئسیرە سلبیەی کە ئەو دروستی کردووە بۆ نمونە تەرەفێک دروستی کردووە من بە چالەکێکی تری ئیجابی ئەو فەراغە پڕکەم هەڵسەنگی چۆن ڕاگرن لە نێوان ئازادی کاری هوەری و لە هەمان کاتدا ڕێکخراوەیە ئیشەکە زۆر ئاسانە لە ڕاستە ینی هەم ئاسانە هەم قورسە چکە لە ڕاستە پەیوەندی بە ڤیژنەوە هەیە پەیوەندی بە تەسەورەوە هەیە پەیوەندی بە ئاستی هۆشیاری ئەو سەنتارانەوە هەیە کە هەیە ینی بۆ نمونە یەکێک لەو شتانی کە باس کرا لە ڕاستیا لەو کۆبوونەوەیە ئێمە جەماوەرمان هەیە بەڵام کە سێری وێنەی چالاکیەکانەکەی گەنج کەمترە بینی ژن کەمترە بینی یانیشە لەو مۆزوعانی کە باس کرا لە ڕاستیا تۆ چۆن کارێ بکەی گەنج ینی باڵین پەیوەندیەک دروستکەی لینچێک دروستکەی لە نێوانەوەی کۆن و نەوەی تازەیە چۆن با بڵین کرانەوەیەک دروستکەی کە بە ئەندازەی پیاوەکان بڕمنە ژنانیش حوزوریان هەبێ لە چالاکی ڕۆشنبیریەکانە ئەمە بەوە نابێت کە بە تۆ بە تەسەنوع بۆ نمونە گەنجێ بێنیتە پێشەوە کە بۆ نمونە توانای ئەدەبی هونەریشی نەبێ بەڵام تۆ کۆڕی بۆ بگری ئەمە بەوە نابێت تۆ ژنێک بینیتە پێشەوە هەر لەبەروی کە ژنە نا لە ڕاستیا بێ یعنی بەرنمەیەک هەبێ بۆ ئەوەی کە ئێمە جۆری چالاکیەکانمان بیزە بجانی چکە زۆر جار هەنێ توانە هەیە تۆ نایبگنی تۆ ناکی بەڵام تۆ زمینەیەک دروستەکەی زمینەیە کە سازی لە ناوم زمینەیە خەڵکی تازە تاقەی تازە دروسە بێ و دەرەکەوێت کە تۆ پێشتر تەوەقع نەکردووە بەڕاستی زۆر بەتوانێترە لەو خەڵکانەشی کە دەرکەوتون و بوون بە ستاری هۆڵەکان یان ستاری شاشەکان و ئەمە مەسلەیەکی زۆر گرنگەوە لە ڕاستیا ئیشی ڕۆشنبیریش و ئیشی دەستگا ڕۆشنبیریەکانیش ئەمەیە خاڵێکی ترە گەریستن بدەیت کە باسمان کرد برەتی بوو لەوەی کە ئێمە ئەبێت چۆنێک گرنگی بە سنتەری شارەکان بدەین لە ڕاستیا ئەو نش بچینە دەرەوە چکە باسمان لەوەش کرد کە ئێمە بۆ نمونە لە شار و شارۆچەکانی دەوروبەری سلێمانی باڵێ یان یەبێ ئەم چالاکیانەش لە ڕاستیا ببرێتە دەرەوە و ئێمە وەکو ڕۆشنبیری وەکو وەزارەت و ئێمە با بڵین وەکو ئەوانەی کە خەمی کاری کای کولتوری و کای سەقافی و کای ئەدەبی هونەریمانە ینی ئاسانکاری بکەین بۆ ئەوەی کە ئەم چالاکیانە بڕاتە دەرەوەش یان لە دەرەوەش ئەم چالاکیانە ئەنجام بدرێت باشە بلانتان چیە لەوەی گەڵ بردنە دەرەوەی چالاکیەکان بۆ دەرەوەی سنتەری شاری سلێمانی بۆ شارۆچکەکان ئەوانیش بەشدار بنە چالاکیەکانە ئەوانیش تەنیا وەرگر نەبن تەنیا بینەر نەبن بەڵکو بەشداروی چالاکیەکان من چالاکیان هەبێت بێگومان ینی خۆی ینی پلانەکە چۆنە پلانەکە چەندێک بەو ڕادەیە کە تۆ چالاکی لە سنتەری سلەیمانیەوە بەریتە دەرەوە ئەوەندە شێنانی چالاکیەکانی ئەوانە بۆ ناو سنتەری سلەیمانی چکە بیرمان نەچێ تاقە و توانایی زۆری شەیە لە دەرەوەی شارە گەورەکان لە بینی بێگومان پەیوەندی دروستە بێ ینی هێنانی ئەو شانۆگەریانی کە لە دەرەوە دروستە بێت و هێنانی کۆڕ و کۆبوونەوەکان کە لەوێ هەیە داوەتنامەیان بۆ بکەی ینی هەر ئێمە بۆ نمونە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری خۆمان ینی لە کۆتایی ساڵی پارە دیدارێکی یەکەمین دیداری زانستیمان ئەنجامدا لەسەر سیاسەتی کولتوری جەختمان لەسەر ئەم مەسەلانە زۆر کردەوە و چەندێک با بڵین خەڵکمان لە سلەیمانی وەکو سەنتەری شار بان کرد ئەوەندەش بۆ نمونە لە دەرەوەی عێراقیش نەک هەر لە دەرەوەی سلەیمانی یاڵین لە دەرەوەی هەرێمی کوردستان لە شار و شارۆچەکان خەڵکمان بان کردووە بۆەوەی کە ئەم تێکەڵاوێ دروست ببێت ئێمە لە مانگی ئایندەیە ینی بە دیاریکراوی لە 4 و 5 و 6 چوارە بێگومان بە سپۆنسەری میدیایی جاناتانەوەکو دەستگای کورسات فستیڤاڵی کورتەفیلمی کوردی ئەنجام دەین کە ئەم فستیڤاڵە ئێمە هەر بە بەرنامە ئیشمان لەسەرەوە کردووە کە ئەبێ
باڵانسە بێ لە بینی هەر چوار پارچی کوردستانە واتە بێ ڕۆژهەڵاتی کوردستان لێرە حوزوری هەبێ بە هەمان شێوە بێ باکووری کوردستانیش حوزوری هەبێ بە هەمان شێوە بێ ڕۆژاوای کوردستانیش حوزوری هەبێ و خۆشبەختانە هەر چوار پارچەکەی کوردستان فیلمیان هەیە لەم فیستیڤاڵەیە و نمایشەکرێن و ئەمە چەند گرنگە ئەوەشەوە گرنگە بۆ منە باڵانسی جەندەری هەبێ یعنی فیلمەکان فیلمی ژنی تیابێ فیلمی گەنجی تیابێ و فیلمەکان تاوان دوو بەشیشن دیسان باڵانس دەبینی لەناو کوالیتیشە هەیە هەم داستانی و هەم دیکۆمنتاری و خۆشبەختانە یعنی ئەم ڤیژنانەی کە ئێمە هەمانە لە سەر کولتور و لەسەر کاریگەری کولتور ینی هەوڵمان ناوە لە کۆی چالەکەکانی خۆمان و دەرەوەی خۆشمانە ڕەنگی پێ بدەینەوە چکە کولتور خۆراکی ڕۆحی هەر کۆمەڵگایەکە و پێونەتەوێت کاریگەری هەیە یعنی تۆ 10 ساڵ کوالیتی چالاکیەکانی تۆ پێشەنگاکانی کتێب کە یکەیتەوە دوجار کاریگەری هەیە لەسەر 10 ساڵ و 100 ساڵی ئایندەی ئەو نەوەیانەی کە متەلەقی تۆن وەرگری تۆن. دکتۆر ئامادەکاریەکان بەشوو گەشتووە سەبارەت بە فیستیڤاڵی کورتە فیلم؟ هەموو تقریبن ئامادەکاریەکان تەواو بوون ینی فیلمەکان وەرگیراون خۆشبەختانە ئێمە بە پارەیەکی زۆر کەم بە سپۆنسەری کۆمەڵێک با بڵین کەرتی تایبەت 150 فیلممان بۆ هاتووە و لیژنەی سەلێکشن دروستکراوە سەلێکشن با بڵین فیلمەکانیان بۆ فلتەر کردووە با بڵین تقریبان 30 بۆ 35 فیلم نمایشەکرێن ئەمەش تەواو بووە و ئێستا ئێمە تقریبان لە قۆناغی ناساندنی ئەو فیلمانەیەین لە ڕێگای سۆشیال میدیاوە کە ئەڕۆنە ناو پێشبڕکێکانەوە یان نمایشەکرێن هەندێک فیلمیشەیە نمایشەکرێ بەڵام نەڕاتە چوارچێوەی پێشبڕکێکانەوە بەڵام فیلمی باشە و حەزەکەین حوزوریان هەبێ و تقریبا دەتوانم بڵێم هەموو ئامادەکاریەکان تەواو بووە و چاوەڕوانی 4 و 5 و 6 چواری 2026ەکەین کە ببینە ئامێزێک بۆ هەمووان. ئێمەش و دڵنیام کە بینەرانی چاوەڕێ و ڕۆژاکەن ئەکرێت بڵێن یەکەم هەنگاوی ڕێخستنەوەی چالاکیەکان ئەکەوێتە فیستیڤاڵی کورتە فیلمەوە یان نەخێر لە چالاکیەکانی مانگی سێوە ئەم ڕێخستنەوەیە دەست پێ خۆی تقریبا هەر لە ئێستاوە تا ڕادەیەک لە دەستی پێ کردووە بەڵام جەناب تەزانی ئێستا دۆخێکی نائاسایی هەم لە کوردستان و هەم لە مەنتیقەکەشا هەیە بە ژێرەی بە فەرمانی با بڵین لیژنەی باڵای ئەمنی هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی سلەیمانیش نابێت کردبوونەوە و قەرەباڵخی و ئەوانە دروستکرێت بۆیە بە عەمەلی ڕەنگە بڵێم ئینشاڵڵا ڕێخستنەوەی عەمەلی ئەم چالاکیان ناکەوێتە دوای جەژن یان ئەکەوێتە دوای ئاسایی بوونەوەی ئەم دۆخەنە هەموارەی کە ڕوبەڕووی ناوچەکەمان بووێتەوە. پێشبینی یان ببوورە خڕێکراوە بەشداربووەکان یان سنتەرە بەشداربووەکان چۆن باسییان لەم ڕێخستنەوەی چالاکیانە کرد پێشبینی ئەوان چی بوو و ئەوان چ داواکاریەکیان هەبوو سەبارەت بە ڕێخستنەوەی چالاکیەکان لە شاری سلێمانیە؟ لە ڕاستیا هەمووان هاوکار بوون ینی و هەمووان تقریبا تەفەهومیان بۆ مەسەلەکە هەبوو و پیان وا بوو کە ئەم هەنگاوە هەنگاوێکی ئیجابی و باشە هەم خزمەتی سنتەرە ڕۆشنبیریەکانەکە ئەم خزمەتی جەماوەر و متەلەقی و وەرگریشەکە چکە هەموو سنتەرێ کاتێکە هەموو دەستگایکی ڕۆشنبیری کاتێکە چالاکیەکە پێی خۆشە زۆترین خەڵک لەوێ بێ یعنی بەڵام جاری وە هەیە تۆ چالاکێک وەکوتم 2-3 چالاکی بێگومان ینی تەفەهومی مەسەلەکان کردو بەلاشیانەوە باش بوو و ئەمە وای کردووە کە لە ڕاستیا پێشنیاری ئەوەشیان کرد کە ئێمە لە هەفتەکانی ئایندەیە لە ڕۆژانی ئایندەیە کۆبوونەوەی تریش بکەین لەسەر زیاتر ڕێخستن و مەسەلەی کوالیتی و مەسەلەی وەکوتم ینی کوالیتی چالاکیەکان لە ئایندەشا با بڵین مناقەشەی زیاتر لەم بارەیەوە بکەین و لەسەر مەسەلەی ناردنە دەرەوەی چالاکیەکانیش بۆ دەرەوەی لە کۆبوونەوەکە ئەوەی باستان کردووە کە گرنگی پێدرا لە پێشتریشا باست کرد بەس ئەمە زۆر زیاتر باسی بکەین چی بکرێت بۆی چالاکیەکان تەنیا لە نمایشەوە بگۆڕێت بۆ گۆڕانکاریەکی بڵێن هۆشیاری فکری بڵاو بکاتەوە. خۆی مەسلەی کۆنسێپت زۆر مەسلەیەکی گرنگە ینی تۆ هەر شارێک هەر ناوچەیەک هەر وڵاتێک هەر نەتەوەیەک لە ڕاستیا ئەگەر کۆنسێپتی نەبێت چەمکێشی نەبێ ئیشی لەسەر بکات ناتوانێ ئەو ئامانجە گەورە و مەزنانەی کە هەیەی بیان پێچێ ینی ئێمە سلەیمانی پایتەختی ڕۆشنبیریەوە ڕسمی پێشتریش بە ناڕسمی پایتەختی ڕۆشنبیری بووە یعنی چی ینی تۆ پێویستیت بەوە هەیە کە و بەرهێنان لە کایەی کولتوریا بکەیت
و بەرهێنان لە کای کولتوریا لە ڕاستیا کۆی ئەو بۆشایانەت بۆ پڕکاتەوە کە کایەکانی تر دروستیان کردووە. یعنی ئێستا بوون بتێونەتەوە ئێمە وەکو سلەیمانی پایتەختی سیاسی نین، هەولێر پایتەختی سیاسیە، وایە ئێمە پایتەختی سیاحی نین، بادینان پایتەختی سیاحیە، با بڵین بە دۆک، یعنی وەکو با بڵین بە شێوەیەکی ڕسمی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە. تۆ توانی لە ڕاستیا لە ڕێگای وەبەرهێنانی جۆرا و جۆر لە کایی کولتوریا، یعنی ئەو فەراغە سیاسیەش کە لە سلەیمانیا هەیە پڕیکەیتەوە، ئەو فەراغە گەشتیاریەش کە لە سلەیمانیا هەیە پڕیکەیتەوە، حتا ئەو فەراغە دیبلۆماسیەشی کە لە سلەیمانیا هەیە پڕیکەیتەوە. هەر حەزەکەم لە ڕاستیا وەکو سەبقێکی سەحەفی کە من ئێستا لە کۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانیەوە دێم بۆ لای جەنابتان، ئەوتان بۆ باسکەم کە ئێمە ئەمڕۆ لە ئەنجومەنی شارەوانی بە حزوری جەنابی کاقوبات جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران باسمان کردەوە دیسان لە دروستکردنی شاری باڵیۆزخانەی کولتوری و خۆشبەختانە جەنابی کاقوبات تەفەهومی بۆ مۆزوعەکە هەبوو. دروستکردنی ئەو شارە لە ڕاستیە خزمەتێکی زۆر زۆر گەورەی کایی کولتوریەکە لە سلەیمانی و لە ڕێگای سلەیمانیشەوە بۆ کۆی کوردستان، نەکەر هەرێمی کوردستان، خزمەتێکی گەورەی کای دیبلۆماسیە کایی سلەیمانی هی کوردستان، خزمەتێکی گەورەی کایی سیاسیەکە، گەشتیاری ئەکات و ئەتوانم بڵێم ئەمنیشەکات، چونکە ئێمە لە ڕێگای ئەو شارەوە ئەمانەوەیە کۆی، ینی باڵیۆزخانەکانی هەولێر و بەغاش گۆشەی کولتوری خۆیان لە سلەیمانی بکەنەوە. وەکوتم لە ڕێگای ئەم گۆشە کولتوریەوە و بەرهێنان لە کای کولتوریا ئێمە کۆمەڵێک ئامانجی گەورەترە پێشین کە لە ئایندەیە ئیشەڵا هەم جەماوەر متەلەقی و هەم هونەرمەندان و ئەدیبانیش بەرهەمی ئەم چالاشیانە ئابینن، دەستان خۆش ئەبینن. کۆنسێپتەکە بریتە لە چی؟ بریتە لە وەبەرهێنان لە کایی کولتوریە و قسەکردن لەسەر ئەوەی کە کولتور فریاد ڕەسە، یعنی کولتور بەتەنها کایەک نییە بۆ کات بەسەربردن و چێژێکی کاتی، بەڵکو کولتور فریاد ڕەسە. کاڵێم فریاد ڕەسە، فریاد ڕەسی سیاسەتە، هینەتەوەیە، هی دیبلۆماسیەتە لەلایەنەکانی ترە هەمانە. باڵێ بۆیە ینی ئێمە ئەو ڤیژنەی کە هەمانە و تەسەورەی هەمانە هەمیشە ئیشمان لەسەرەوە کردووە لە 4 ساڵی ڕابردووە کە ئەبێ ئێمە کولتور بکەینە باڵیۆزی خۆمان و ئەبێ بیکەینە فریاد ڕەسی خۆمان، وەکو چۆن نالی کە لەگەڵ دروستبوونی سلەیمانیا لە دایکە بێ و دروسە بێ ئەبێتە فریاد ڕەسینەتەوە، ئەبێتە فریاد ڕەسی زمان. و ئێمە لەو ڕوانگەیەوە لە ڕاستە هیچ لەسەر مەسەلە دەستۆریان لە چەند ڕۆژی ڕابردووە لەگەڵ 3 هونەرمەندی شێوەکارە کۆبوونەوەیەکت کردووە کە باس لەوە کراوە لەسەر دیواربەندیان دەرپاسی ڕەوبەک وێنەی موریدی 3 ساڵان و ئاڵاکەی سەرشانی بکێشرێت. ئەگەر باسێکی ئەو پرۆژەیە بکەیت کەی دەسەکات بە ئەم پرۆژێ و کەی هونەرمەندە بە ئەزمونە کارەمەکان دەسەکان بەکارەوە کارەکەیان. جا من ئەو پرۆژێم ناوناوە ئێمە موری دەکەین بە مۆرشید. جەناب تەزانی مورید یعنی لە با بڵین مورید وەکو دەریۆش وایە، مۆرشید شێخە. یعنی ئێمە مورید ئەو منداڵە جوانە کە بە ئاڵای کوردستانەوە لە خۆپیشاندانەکانە بەشداریە کات. ئەمە لەحزەیەشی تاریخی زۆر زۆر گرنگە، ئێمە نامانەوێت لە ڕاستیامە بە ئاسانی تێپەڕێ، بۆیە ئیش لەسەر تەخلید و بە نەمرکردنی ئەم نوێنەیەکەین لەکوێیە بۆ نمونە ئەڕاتە سەر شۆستەکە لە ژێر پردەکەیان دەرباسەکەیە 3 هونەرمەندی دیار و بە ئەزمموی ئەم شارە وێنەیەکی جوانی ئەم مناڵە جوانە دروستەکەن. جا لە ڕاستیاوی کە گرنگە ئەندەرباسەکە بە ناوی شەهیدێکی ئەم نەتەوەیەوەیە کە شەهید ڕەوبەگە و دروستکردنی ئەم مناڵە لە ژێرە من دەرپاسەیە لە ڕاستیا پێکەوە گرێدانی خەباتی نەتەوەیی نەوەکانی ڕابردوو نەوەی ئێستایە. بۆیە ینی ئەو ئەندەرباسە لە ڕاستیا بە نەمریە مێنێتەوە. ئێمە هەموو ڕێکارە قانونیەکانیمان تاوا کردو هەفتەی پێشوو لە ئەنجومەنی شارەوانی خۆم موافقەتی با بڵین برادەران بە سوپاسەوە لە ئەنجومەنی شارەوانیم بۆ وەرگرتووە. هەر چەند ڕۆژێک پێش ئێستاش لەگەڵ ئەو ستافە و لەگەڵ بەشی شێوەکاری خۆمانە کۆبووینەوە بۆ ئەوەی کە ئیشەکە چەند گرنگە، زۆر لەوە گرنگترەوەیە کە ئیشەکە بێ کوالیتی بێ، یعنی بە ئەندازەی خەباتی نەتەوەی ئێمە، بە ئەندازەی جوانی ئەم مناڵە، بە ئەندازەی جوانی ئەو پەیامی کام مناڵە هەڵی گرتووە میشە بکرێت. بۆیە لێرەوە لە ڕاستیە جەختمان لەوە کردەوە کە ئابێت ئەمیشە بە کوالیتی بێ، یەکەم ئیشەکە زۆر جوان بکرێت، دووەم لەوە گرنگتر لە ڕاستیە بریتە لەوەی کە ئەو مەتریاڵەیە میشەی پێکرێبیش ئەبێ مەتریاڵێکی زۆر پێرفێکت و بە کوالیتی بێ. و جەختمان لەوە کردەوە کە ئەم مەسەلەیە با بڵین
بەشی شێوەکاری ئێمە با بڵین سەرپەرشتی مەسەلەکە بکات بۆی هەمومان پێکەوە بتوانین ئیشێکی بە کوالیتی بکەین کە شایستەی ئەو ڕەمزە بێ ئەو سمبڵە بێ کە ئەو مناڵە و خەباتی گەلی ئێمە لە ڕۆژاوا هەڵیان گرتووە و حەزەکەم ئاماژە بۆ شکەم کە سپۆنسەری مادی ئەم ئیشە لە ڕاستیا برای بەڕێزم کاک دکتۆر تەها ڕەسوڵە لە دامەزراوی کەریمی عەلەکە زۆر سوپاسیەکەی دەستخۆش دکتۆر گیان سوپاس بۆ کاک بڕوان نامیق و بۆ بە پەروەردەی ڕۆژهەڵاتیش کە لە ڕاستیا بیرۆکەکە لە ئەساسا ئەم بیرۆکەی ئەمان بوو و ئێمە توانیمان کە سەرپی بخەین و هیوادارین کە ئیشێکی باش دەبێت. دەستخۆش دکتۆر گیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئامادەیت لە کۆبوونەوەیەکە هاتیت و ئێمەت لەبیر نەکرد. سوپاس بۆ کاتی بێمەت بەخشی. دەشتان ساغ دەستخۆش زۆر سوپاس.